بەگشتی لەگەڵ کەسێکی شارەزایە باسی کەمەویش بەڕێز یادگار سدیقە کە سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین و شارەزایانی بواری وزەیە لە شاری لیسەر لەگەڵمانە بێت لە بەریتانیا. بەڕێز یادگارم کاتت باش سڵاوت لێبێ. دڵیام ئاگاداری هەموو ئەو بربەست و خاڵانە بووی کە من باسم کرد بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. جا بەدەر لەوەی کە دەست بکەم بە وردەکاری گرفتەکان با لە دوایین خاڵەوە دەست پێ بکەمەوە کە یەکێک لە کێشەکان دەستپێکردنەوەی هەناردەی نەوت بۆی دروست بووە ڕێکەوتنی ئۆپێک پڵاسە. چونکە زین عێراق خۆی پابەندە بە ڕێکەوتن و تا یەکی چواریش یاخۆ با بڵێن ئۆپێک ئامادە نییە بە ئاستی بەرهەمهێنان زیاد بکات. کەواتە با لەو خاڵی کۆتاییەوە دەست پێ بکەین دواتریش باسیەوانی دیکە بکەین. ئایا بە زیادکردنی بەرهەمهێنان لە وڵاتانی ئۆپێک ئەم کێشەیە چارەسەرە بێت؟ طبيعي سلااوتان لەبێ سلااو لە بینەرانی چوار وەکو جەناب باس کرد عێراق پابەندە لە ناو ڕێکخراوی ئۆپێک و ئۆپێک پڵەسا بەوەی کە ئاستی بەرهەمهێنان ئەمە زۆر گرنگە نەک ئاستی هەناکە ئاستی بەرهەمهێنانیان دیاریکراوە و سەختێکی بۆ دیاریکراوە کەواتە هەر ڕێژەیەک لە هەرێمی کوردستانەوە زیاد کرێ و بەرهەم بێنرێ یعنی ئەچێتە ناو زمانی تۆڕی هەموو بەرهەمهێنانی عێراقەوە و لەسەر عێراق سێبە کەواتە بەو ئەندازەیە عێراق ئەبێ لە کەڵگەکانی ژێر دەسەڵاتی وەزارەتی نەوتە کەمی کاتەوە بۆ ئەوەیە بتوانێت پابەند بێ بە ڕێکەوتنەوە. ئەزانین لە مانگەکانی ڕابردوو ساڵانی ڕابردووە هەندێک جار لەو ڕێژەیەتر بەرهەمات و هەندێک لایەن پابەند نەبوون بەڵام بە شێوەیەکی گشتی پابەند بوون. بەتاکید ئەگەر ئاستی بەرهەمهێنان یا ئەو سەقفەی کە ئۆپێک بڕیاریاوە لە مانگی ئایندەوە چاوپێکشانەوە پیاکرێ وەکو ئەوەی کە ڕۆژی دووشەممە ڕێکخراوی ئۆپێک ڕایگەیان کە ئەنەوێ بە کۆناغبەندی تاکو ساڵی 2026 ملیۆن پوینت و بەرمیل نەوت زیادکەن بۆ بازار ئەمە خۆی نیگەرانیەکی هەیە. بەتاکید ئەگەر ئاستی بەرهەمهێنان زیاد کرێەوە حسەی وڵاتەکان زیاد کرێ کاریگەریە بێ لەسەر عێراق چ لەسەر داهاتی چ لەسەر ئاستی هەناردەکردنیشی بەڵام ئەمە هێشتا زووە چونکە بینیمان هەر لەگەڵ ڕاگەیاندنەکەی ئۆپیکە و بە تەبیعی چەند هۆکارێکی تریشە بۆ غەیری ئەوەی ئۆپیک کە سیاسەتی ئەمریکای نوێیە سەبارەت بە وزە ئەمانە هەمووی هۆکار و بۆەوەی کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە نرخەنەوت بەزی و ئیسا نرخەنەوت لەژێر $70 و لە ڕۆژی چوارشەمە گەشتە ئاستی نزمترین ئاست لە ساڵی 2021 لەبەرەوە نابێت زۆر اعتیمادمان لەسەر ئەوە بێت کە ئۆپیک بەرهەمی زیادەکە چونکە ئۆپیک بە بەردەوام نوژنەی وەزاری هەیە و چاوپێکشاندنەوە بە ئاستی خواسی جیهانی و قسنەڕووی جیهانیاکە لەبەرەوە گۆڕانکاری بە بڕیارەکانایە و لەگەڵ خواست لەسەر نەوتە مامەڵاکە چونکە هەموو وڵاتانی بەرهەمێنی نەوت ئەگەر فشارەکانی ئەمریکا بێنن لە بەردەوەندیانایە کە نرخی نەوت بەرز بێ و ئیتر نرخی نەوت کە بەرزە ئەگەر نەوتێکی کەم بەرهەم بێنن تەبیعی جار لە قازانجیانە ئەو سامانە سروشتی ئەهێڵنەوە بۆ ئەوەی کە بتوانن پارێکی زیاتری لێ دەستخەن و بودجەی وڵاتەکانیانی پێوە بەڕێوە بەرن. لەبەرەوە نابێت زۆر گرە و لەسەر زیادکردنی بەرهەمهێنان بکەین لە ئێستا چونکە ئەکرێ ڕێژەیەکی کەم زیاد بکەوە ئەکرێ چاوپێکشانەوەشی پێ بکرێت دوای ئەو بڕیارە ئەگەر بشێت. باشە کاک یادگار بێگومان هیچ کێشەیەک نییە چارەسەری نەبێت. جا چارەسەر بۆ ئەو کێشانەی کە باسمان کرد بەدیدوی تۆ چییە؟ بەتاکید شتێکیان دوو خاڵیان باس کردووە دوو خاڵی سەرەکیان باس کردووە کۆمپانیاکانی بەرهەمهێنی نەوت ئەفریقیا کۆمپانیایە کە لە هەرێمی کوردستان لەگەڵ تەبیعی یەک دوو کۆمپانیای تریشەیە لە دەرەوەی ئەفریقا کە شتێکە خاڵی یەکەمیان کە بەستیان هەبێ سێلز ئەگریمنت ئەگریمنت حکوومەتی عێراق لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە بەتاکید هەیەی و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕابردووە لە کۆمپانیا نەوتەکان هەی بۆەوە ئێستاش هەیەی. لەبەرەوە ئەمە شتێکی ئاساییە شتێکی زیایی نەکردووە. حکوومەتی عێراق لە ماوەکانی چەند ڕابردووە بینیمان داوا کاتاناوی دەست پێ بکاتەوە تەبیعیە بێ ناتوانانی تەنها بە وتار یاخود بە گفت بیت تەبیعی کورد مەسەلێکی هەیە لە قسە ناچێتی گیرفانەوە ئیلا ئەگەر ڕێکەوتنێکی نووسراو هەبێ ئەمە شتێکی ئاساییەوە ئەمە شتێکی مستەقل نیە تەسەڵاتە حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێمی کوردستانیش و کۆمپانیا نەوتەکانیش زۆر بە ئاسانی ئەم خاڵیان پێپەڕێنن
بەڵام چەند وردەکاریەک هەیە لە ناوەڕاستەکەیە ئەوەیە کە یەک کۆمپانیا نەوتیەکان گرفتیان هەیە لەگەڵ ئەو کۆمپانیا ناوەندگیرە ئایا نازانن مەودای کارکردنیان چۆنە وەکو لە ڕاگەیان نەکەشە ڕایانگەیاندووە هەرچەند لە دانیشتەکانی پێشووترا وەزارەتی نەودڵنیایی یا بەوەی کە دەستکاری گرێبەستەکان ناکە و بەپێی یاسای بودجە کارەکە یعنی ئەو سەلاحیاتانە تەبیعی زۆر ڕوون نییە لە یاسای بودجە تەنها بۆ ئەو ئێلانێکی سێەم چاوپێخشانەوە لە پێچوونەکان ناکە ئەمە وردەکاری زۆری هەیە کۆمپانیا ناوچەکان لەوە ئەترسن لە ڕێگەی ئەوەوە ئەگەر با بڵێن چوارچەوەی کارکردنی زۆر دیاری نەکرێ لەو ئامانجەی کە بۆی دیاریکراوە زیاتریش بڕواوە مەترسی ئەویان هەیە کە دەستکاری پێچووەکان بکە و دەستکاری خەرجی کۆمپانیاکان بکە و ئەمەش بە شێوەیەکی تر ئەبێ بە دەستکاریکردنی گرێبەستەکان لەبەرەوە مەترسی ئەویان هەیە و پێداگری لەسەرەوە چوارچەوەی ئەو لایەنەش دیاری کرێ بەڵام ڕوبەڕووی کێشەیەکی ترە بینەوە لێرا چونکە لە یاسای بودجە یاخود لە ئەمواری یاسای بودجەکە دانراوە بە تەنسیق لە بینی وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی نەوتە ئەگەرم دوو لایەنە ڕێک نەکەوتنەوە سەر وەزیران ڕێکەکە لایەن سێم دیاریەکە ئیستا کۆمپانیا نەوتەکان دیاریەکەن کە بە تەنسیق لەگەڵ هەر سێ لایەنەکەیان هەبێەوە بە ڕێککەوتنی هەر سێ لایەنەکە بێواتە کۆمپانیا نەوتەکانیشی پێ بخرێ دڵنیا ئەگەر ئەو دڵنیاییە بنووسراو بە وەزارەتی سامانە سروشتەکانی کۆمپانیا نەوتەکان لە نەتیجا پێ ڕازی بن ئەمە خاڵەکە خاڵێکی تریشیان کە ئەمان زیاتر لەوانەیە کێشەکە دروستکە هەلبێویش قەرزی کۆمپانیا نەوتەکانە قەرزی کۆمپانیا نەوتەکان وەکوەزانن لە چارەکی ساڵی سێم چوارەمی ساڵی 2022 و چارەکی یەکەمی ساڵی 2023 بوو ئەم نەوتە فرۆشراوە کێ ئەم قەرزانە ئەیاتەوە بە کۆمپانیا نەوتەکان بەس کۆمپانیاکانی ئەپیتۆر 1 میلیارد دلار زیاتر چەند کۆمپانیایەکی دەرەوەی ئەپیتۆری شەیەکە تەسەورە لێ لە نێوان 1.2 بۆ 1.3 بێ بەسەر یەکەوە هەموو ئەو قەرزانە حکوومەت چایسە نەچوەتە شەری وەدان ئەم هەموو کێشە و چارەسەرەی کە هەیە چونکە وتمان کێشەکان هەیە و چارەسەرەکەشی ئەوەیە بۆ هەرچی زووتر دەستپێکردنەوەی لە کۆبوونەوەی ئەم هەفتەیە کە بێتەوە ئەبێ بە زووترین کات کامە چارەسەر بخرێتە ڕوو بۆی کە ئەو پرۆسەی تر بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڕای منە خاڵی کە گرنگە زوو دەست برێ گرێبەستی پۆشتنەکە بکرێ ئەو کاینتر ئەتوانێت چارەسەر بکرێت چونکە کۆمپانیا نەوتەکان وعدی چەند ساڵێکە تەحملیان کردو بۆ قەرزەکانیان ئەتوانن قەناعەتیان پێ بکرێت کە چەند مانگێکی تریش بۆ ئەوەی کە ئالێتێکدان دێ بۆ وەرگرتنەوەی قەرزەکانیان ئەمە کێشە باوەڕ ناکەم ئەو خاڵی کە گرنگە کە ڕێکەون لەسەر ئالێتی وەرگرتنی ئەو شایستانەی کە ئەیرێت یعنی ئەو نەوتەی کە بەرامەیان دێ بە چ ئالێتێک پارەکەی وەرەگیرێەوە چۆن وەرەگیرێت چەندێک جارێک وەرەگیرێەوە کێ ئەو لایەنەیە ئەمە خاڵە گرنگەکەی و چوارچێوەیەکیش ئەو خاڵش چوارچەوەی کاری کۆمپانیا نێوەندگیریەکە یاخودەوەی کە چاوپێخشانەوەکە بە خەرجەکان چوارچەوەی کارەکەی دیاری پێ بۆی دڵنیایی بە بەڕێی من مەترسی نیە لەسەر گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستان چونکە دادگای ئەوەی یەکلایی کردەوە لەبەرەوە پێگەی کۆمپانیا نەوتەکان بەهێزە لەوە بۆیە زیاتر پێدا ئەگریەکەنی سەر کۆمپانیا نەوتەکان لە پێگەیەکی بەهێزترین چەند بانگێک لەمەو پێشا ساڵی ڕابردووان و دیسانە لایەکی تووشە شارەکانی ئەمریکایە بۆ سەر عێراق لەبەرەوەی کۆمپانیا نەوتەکان ئەیانەوە هەرچێکیان کردووە زۆرترین کە ئێمە باشترین فرسەتە بۆ کۆمپانیا نەوتەکان کە بتوانن زۆرترین مافەکانیان بچەسپێنن و چوارچێوە بیخەنە ئەو چوارچێوە قانونیەی کە ڕێکەوتنی لەسەر کراوە کە لە یاسای بودجە هەیە لەبەر ئەوە هیوادارین ئاراستەکان زۆر بڕوا خەڵک هیلاگ و بەڕاستی لەوەی کە دەست پێ ئەکاتەوە دەست پێ ناکاتەوە جا منەوێ لێرەیەکە گیادگار یەک پرسیاری قورس لە تۆ بکەم پرسیارێکی قورس لێ بکەم بۆی ئەڵەم قورسە لەبەرەوەی لە عێراقا هەر پسپۆڕێکیش بی هەر شارەزایەک بی ناتوانی ئەوە نەبەر چاوڕوونی و نییە لە جێبەجێکردنی یاساکان لەلایەن عێراقەوە کە وەڵامەکە بە مطلقی بدرێتەوە بەڵام من هەر لە تۆ یەکەم چونکە بەڕێستان شارەزایەکی باشن پێت وایە کەی دەسەکرێت بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان باوەڕ پرسیاری ملیۆن دۆلاری هەندێراریشە هەنی زۆر زەحمەتە بزانێ خۆت باست کرد تۆ لە عێراق ئاشیت لەگەڵەوەی لە عێراق شای ئەمساڵ ساڵ انتخاباتە لەبەر ئەوە
ڕێکەوتنەکانیش و یاساکانی جێبەجێکردنی زەحمەتە زۆرجارنەوەکو ئەوەی ڕێکەوتنەکان هیوادارین بە زووترین کاتەرەوە ناتوانین بە زووترین کات بگەنە ڕێکەوتن چونکە بربەستە یاساییەکان نەماوە تەنها تەکنیکیەکانە و ئەو خاڵانەیە کە گرنگی بێ بن کێشەکان هەمووی لە نەبوونی متمانەیە بەو هیوایی ئەمە ببێ بە دەواازەیەک بۆ دروستبوونەوەی متمانە چونکە وەکووتمان کێشە یاساییەکانی تێپەڕاندوە وەدانراوە بە گرێبەستەنەوتەکانی عێراقی سەلەوە تێپەڕینجار عێراق باسیەوەیە کە کابێ جۆری گرێبەستەکانتان بگۆڕنەوە بیکەن لەگەڵەوەی عێراق بگونجێت و هاوتەریب بێ لەگەڵ دەستور و ئەوانە هەمووی یەکلایی بۆتەوە بۆ ناغی باشی بڕیوە بەو هیوایی ئەم بربەستە بچووکانەشی کە هەیە نەمێنێت حاڵە پێویستە ئاماژەی پێ بکەم بەدەر لە پرسیارەکەیتەوە لە ڕوونکردنەوەکان تا باست کرد پێشتر باسی ئەوەی نەوتی بەسڕەیە نەوتی بەسرە پەیوەست نییە هەناردەکردنی نەوتی بەسەر پەیوەست نییە بە کۆمپانیا بەرهەمێنەکان یاریێمی کوردستانەوە بە هیچ شێوەیەک پەیوەست نییە بەوانەوە پەیوەستە بە ئەگەر لە نێوان وەزارەتی نەوت و کۆمپانیەکانی گوازەرەوەی نەوت بە دیاریکراوی کارگروپ و ڕۆژنەفت کە خاوەنددارەتی هێڵیبۆریەکەن کە ڕێکەوتن لەگەڵەوانە بکرێ هیچ کێشەیەکی نابێت لەگەڵ بەرهەمێنانی نەوت هەرێمی کوردستان چونکە هەر نەوتێک لە بەرهەم لە هەرێمی کوردستان بەرهەم بێنرێ بۆ ناوخۆ بەکار بێنرێ یا بۆ دەرەوە کۆمپانیا نەوتەکان داوایان کردووە حکوومەتی هەرێمی داوای کردووە ئازانم حکوومەتی فدراڵیش لەسەر ڕێکەوتن بە پێی و ئالێتەیەکە لە یاسای بوجا دیاریکراوە چ بۆ هەناردە بێت چ بۆ بەکارهێنانی ناوخۆ بێت کەواتە هیچ کێشەیەک ناکەوە توانای مهم ئەوەیە توانایی بۆریەکان یاریێمی کوردستان ئەو بڕەنەوتە لە خۆ بگرێەوە توانای تیا بێتە بیگوێزێتەوە لەبەرەوە ئەگەر ڕێکەوە لەگەڵ کۆمپانیای گوازەرەوە کارگروپ و ڕۆژنەفت کێشەیەک بۆ کۆمپانیا نەوتەکانیش دروست ناکە بە شەرتێک بەرهەمەکانی بەرهەمێنن لیان وەربگیرە ئیتر چ بۆ هەناردەیە یاخود بۆ بەکارهێنانی ناوخۆیە و ئەمەش لەو گرێبەستی کە پێوتە گرێبەستی کڕین سێڵز ئەگریمنت لەواجێ گیرێت. بەڵێ زۆر بەڕێز یادگار سدیق سپاس دەکەین وەکو سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین و شارەزای بواری وزە لە شاری لەستەری بەریتانیاوە لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوە.